شرۆ شەهاب لە دەستپێکی خۆپیشاندانەکانەوە بەڕێزیشتان یەکێک بوون لەو کەسانی کە هەمیشە هەڵوێستی جوانتان هەبووە وێنەکان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەمان بینی خۆیان شایەدی ئەوەیانە دەستان خۆش بێت پەیامتان چییە بۆ تەواوی کوردان لە هەر چوار پارچەی کوردستان کە بتوانین هەمومان یەکدەنگ بین زۆر گرنگە هیچ ئازایەتیەک نییە ڕۆژانە کە بوونمان هەیە لە خۆپیشاندانەکانە ئەمە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوایەتیە بۆ گەلی کورد بەگشتی بۆ ڕۆژاوا لەم ساتە وەختەیە بە تایبەتی بۆیە بۆ ئێمە گرنگە هەر هەمومان بە بیر و ڕەجیاوازەکانەوە هەموو پێکەوە پشتیوانی ڕۆژاوا بین ئەو نەهامەتی و شەڕ و دەردەسەری و برسێتی و سەرمایە کە کاریگەری هەیە لەسەر تاک بە تاکی ئەو خەڵکە ئەو مناڵانە ڕق ئەبنەوە بەڕاستی ئەمانە هەمووی کاریگەری قورسی هەیە بێ دەرمانن بێ ئاون بێ کارەبان بێ نەوتن یعنی ئەمە کاریگەری تەواوی لەسەر تاک بە تاکی ئەو کۆمەڵگەی هەیە وەرە تو خۆت بێنە لە بەرچاوی خۆت لە چوارچێوەیەکی ساردا لەم سەرمایەیە بژی بزانە ئیتر مناڵێکی بچووک بۆیە بە هەمومان پێویستمان بەوەیە کە دامی تەواوی ڕۆژاوا بکەین و بەجێ نەهێڵین و هیوادارم ئارامی بگەڕێتەوە بۆ ناوچەکە شەڕ و تۆقین و هەموو ئەو دەردەسەری و نەهامەتی کە بەسەر ڕۆژ ئاوایە هاتووە لەم وەختەیە هەر هەمومان بچین و توێژەکانەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خوێندنگەکان زانکۆ پەیمانگاکان بەڕاستی پێویستمان بەوەیە ئەوەشی من جیاوازی ناکەم لە نێوان شارەکانە بەڵام بۆ خۆم متابعەیەکی باشی خۆپیشاندانەکانەکەم ئەوەی لە سلێمانی ڕوویداوەلەی شوێنێک ڕووی نەداوە گەورەترین کەمپین گەورەترین خۆپیشاندان و پشتیوانی ئەو هەموو خەڵکە لەسەر جادێ بەبێ ئەوەی کەس تووشی تەحەروشێ تووشی کێشەیە تووشی هیچ شتێک ببێ هەمووی بەڕێکوپێکی ئەڕوا کوردبوونمان شانازیە و ئەم هەستێک کە ئێستا گەنجان هەیەە گروتینێکی زیاتری بەڕێپێوانەکە بەخشیوە وامان کردووە کە زیاتر هانی کوردانی ڕۆژ ئاوابین و بەردەوام لەگەڵ یانابین و لەگەڵ کچانی ڕۆژ ئاوابین کە ئێستا من و تۆ هەردووکمان کە زیمان دروست کردووە و بە ئاڵایەکی کوردستان بێ بە سەرشانێکمان بێت مانەی کوردبوونی خۆمان زیاتر سەپاندووە بەڕاستی من لێرەوە ئەمەوێت داوا لە حکوومەتی هەرێم بکەم داوا لە پرسانی باڵا بکەم بە فەرمانێکی فەرمی داوا لە هەموو چین و توێژ و ماڵەکان بکەن کە هەریەکە لە ماڵی خۆیەوە لە سەربانی خۆیەوە لەبەر دەرگای خۆیەوە لە پەنجەرەکانیانەوە لە باڵکۆنەکانیانەوە ئاڵای کوردستان دابەش بکەن بۆ ئەوی شار هەمووی بە ئاڵای کوردستان بتەنێ ئۆتۆمبیلەکان پاسەکان هەرچی شتێک لەسەر جادە تەنانەت ئەو فڕۆکانەی لە فڕۆکەخانەکانی کوردستانەوە هەڵەسن و ئەفرن تکایە ئەوانەش ئاڵای کوردستانیان پێوە بێ ئێمە ئەمە ئەتوانین ئەوانەی کە ناتوانن بێنە سەر شەقام لە ماڵەکانیانەوە هەموو بە شێوەیەک ئاڵای کوردستان لە ناو هەموو کوچە و کۆڵانەکانە بشنێتەوە یعنی نەتوانین یەکتری ببینین جگە لە ئاڵای کوردستان نەبێ کە ئەوەش دیسانەوە هاوکاریەکی ترە هاوپشتێکی ترە بۆ هەموو دنیای ئەسەلمێنین کە ئێمەی کورد چەندیەکین لە هەموو کار و ڕۆژە سەختەکانی ژیان. پەیامت چییە بۆ ئەو کەسانی کە تاوەکو ئێستا بەژاری ئەم خۆپیشاندانیان نەکردووە یاخود بتوانن لە ڕێگەی کەمپینەکانەوە بتوانن بە بڕاداهاتێکی کەمیش بێت هاوکاریەکانی خۆیان بگەێنن من لێرەوە لە کورساتەوە پیانەڵم کە بوونی تۆ لێرە تەنها بوونی یەک نەفەر نییە بوونی تۆ بوونێکی تاگ نییە بەڵکو حزورە ئامادەجی تۆیە پێتەڵێ ئەمە مانای وجودی تۆیە پێتەڵێ ئەمەیە کوردایەتی پێتەڵێ ئەمەیە بوونی تۆ کە لێرەیە حزورت نەبێ مانایە تۆ بێدەنجی هەڵەبژێری ئەمە تێکشکاندنی بێدەنجیە ئەمە داواکردنی مافە ماف نابەخشرێ بەڵکو ئەسەنرێت هەموو ئەم دەنگانەیە کۆ بێتەوە لە جیهان نابێ بە پەیامێکی کاریگە لەسەر ڕۆژاوا هەڵبەت چین و توێژە جیاوازەکان بەشداری لەم خۆپیشاندانەیە ئەکەن تا چەندە وتنەوەی سرودە نیشتیمانیەکان لە ڕێگەی ئەم خۆپیشاندانەوە زیاتر ئینتیمای نیشتیمانی لای تاک بە تاکی کوردان دروستەکە من هەستەکەم ئەم خۆپیشاندانانە پێمانەڵێت جارێکی کە پێمانەڵێت کوردبوون زۆر پیرۆزە بە تایبەتی کە ئەبینیت گەنجێکی زۆر ئێمە وا تەسەورمانە کرد ئەم هەستە نەتەوایەتیەکەم بوو بێتەوانێ بەڵام بە پێچەوانەوانێ ئەو هەستە نەتەوایەتی کە ئەمڕۆ ئەیبینیت نەک دڵخۆش دەکا بەڵکو شتێکی کەت پێ ئەڵێت
زۆر خۆشحاڵین کە هەموو چین و تۆژەکان بەشدارن بەڕاستی پشگیریکردنی ڕۆژاوە تەنها یەک پرس نییە پرسی یەک نەتەوەیە زۆر خۆشحاڵین. خاتو چرۆ دروشمی ئەمڕۆ چییە بەدەستانەوە؟ ئەم دروشمە هەموو ڕۆژێک من بەدەستمەوە بە تایبەتی یەکێک لە دروشمەکانی کە داوای وەستاندنی جێنۆسایدی کورد ئەەکەین چونکە بەردەوامێ گەلی کورد لە جێنۆسایدکردنان ئیتر کاتی ئەوە هاتووە بەس بێ لە هەر چوار پارچەی کوردستان کورد بتەوە نەتەوەی ئینسانە نەتەوەیە خوایەک چۆن نەتەوەیەکی تری دروست کردووە هەمان ئەو خوای ئەم نەتەوەی تریشی دروست کردووە بۆیە بە هەمومان پێویستمانە بیپارێزین.